جارە سەرەتا بیرخستنەوەیکی فکری، بیرخستنەوەیکی ئیماندارانە، بیرخستنەوەیکی سیاسیانە ئەەکەم بۆ سێ خاڵی سەرەکی. هەموو کۆمەڵگەیەک، هەموو بیرمەندێک، هەموو فەیلسوفانی مێژوو، پێش هەمووشیان پێغەمبەرانی بەڕێز، هەموو بۆ ئەوە هاتوون کە کۆمەڵگەی مرۆڤایەتی لەسەر زەمینە بەختەوەرکەن، چۆن ئاسوودە ئەبن، چۆن شادمانە بن. هەرێکە لە دید و تێڕوانینێک و ڕوانیوێتی و هەریەکەش ڕێساو یاسایەکی داڕشتووە بۆ ئەوەی کە ئەم مرۆڤایەتە ئاسوودەکە. هەیەڵێ بە پارە، بە دەوڵەمەندی، بە ئەمان، هەیەڵێ بە خێزان، بە دینداری، هەیە بە هەر تەکنۆلۆژیایەکی تازە کە مەدەنی تازە هێناوێتێ پێشەوە، بەمانە جار بۆ جار ئاسوودەترە بێ. هەشیاڵێ ئاسوودەی بریتە لە ئاسوودەی دەروون، وەختێکە کەسەکە هەست بە نان و ئەمانی خۆیەکە، پاشان بواری بۆ ئەکرێتەوە بۆی تحقیقی ذاتی خۆی بکە و ئینتیمای خۆی بسەلمێنێ، پاشان وزە و ورەی خۆی لەو مەیدانە بەگەڕخە کە حەزی لێتی و ئاشتوانێ جەدارەت و توانای خۆی تیا بسەلمێنێ.